ئێمە بە خۆمان و بە کۆمەڵگە بڵێن ئافرەتانێک بەهۆی هەڕەشە بەهۆی کێشە بەهۆی گیرروگرفتەوە لە کۆمەڵگەوە بەداخەوە بەهۆی نەخوێنەواری هێندێجار بەهۆی ناهۆشیاری نێکتێگەیشتن لە ناو خێزانەکانە هەڕەشیان لەسەر لە ماڵی داڵدەدانان ئەوێ ڕۆژێک لە ڕۆژان کۆمەڵگەکەمان بگاتە ئەو ئاستە ئێمە ئەم ماڵەمان پێویست نەبێ و ئافرەت بە خێر و خۆشی لە ناو چوارچەوەی خێزانەکەیە بژی. ئێمە ئەمانەوێ بڵێن وەک چۆن پیاوان لە هێندێک بوارە دەزڕەنگینن قاڵبوون بەتوانان لە بەتابەتە بوارانەی کە هێزی بازووی ئەوێ یا هێندێک زبریان تایە ئەوە ئافرەتانیش لە بوارەکەی خۆیانە لە ئاستێکی زۆر بەرزە بەرهەمیان هەیە و قابلیەتیان هەیە کە پەیوەندیدارە بە جوانکاری و دنیا تایبەتەکەی خۆیان بەو کارانەوە مەشغوڵ ببن هەم بۆ فێربوونی خۆیان بۆ ئەوەی لە دوا ڕۆشتە دەرەوە داهاتێکیان هەبێ بەرهەمێکیان هەبێ کارێکی دەستی فێربوو بن پێی بژێوی ژیانانی پێدابین کرد دواتر ویسمان پیشانی خەڵکی بین کە ژنان زۆر لەوە گەورەترن کە ئەتوانن ئەگەر لە هەر شوێنێکا بن ئەتوانن کاری خۆیان بکەن و بیخەنە بەر چاوی خەڵکی. بە بۆنەی ڕۆژی 8 مارسەوە پیرۆزبایی لە سەرجەم ژنانی دنیاکەم و لە خۆشمان داوام لە هەموو ئافرەتان هەیە بوێر بن بۆ بەدەستهێنانی ئەو مافانی وەکو ژنێک لەسەر شانیانە. ئەم پێشنگایمان کردوتە تایبەتە بە ماڵی داڵدەدانی ژنانی هەڕەشە لەکراو ئەو کەیسانی کە لەوێ ماونێتەوە ئەمانیان دروست کردووە بە یارمەتی مامۆستای پسپۆر ئەفرۆشێت داهاتەکەی بۆ خۆیان ئەمێنێتەوە. ئەمانی کە ئەمانیان دروست کردووە زۆر هیلاکن دەستی ڕێکخراوەکان خۆش بێ کەشتیان بۆ هێناون و ئەوانە بێلانەن بەڕاستی مەشغوڵیان کردوون و زۆر ئەمە هەمووی بەرهەمی ئەو کەسانن کە لە چوار دیواران کە لە پشت دیوارەکانن کە کەس نانبینێ کە مەعاناتێکی زۆریان هەیە کە مەشاکلێکی زۆران هەیە سەر باقی ئەمەش هەموو بەروبوومی ئەوانە بەڕاستی جێگەی دەستخۆشی کە ئەو ئافرەتانی ئەمانەیان دروست کردووە.